سڵاو کاک ئیرفانگیان بەخێر بێ. زۆر سپاس کاکە هەستی بەرزوو بەڕێز دوادارم سەرکەوتوو بیت هەر سەرکەوتووشیت. دوای ماوەیەکی زۆر لە دوورکەوتنەوەت ئێستا لە شاری هەولێر دووبارە دەرکەوتوتەتەوە. هەتا ئیرفانی وەسام هەمە و خی گەورە پشت و پەنان بێت من ناوەستم هەمیشە کارەکەم. ئێستش حالیان بە بەردەوامی لە شاری هەولێری خۆشەویست خزمەت بە جەماوەرەکەم. کاک ئیرفانگیان باسێکی ئەومان بۆ بکە لە ئێستادا تۆ ڕۆڵ لەگەڵ دوو ئەکتەری دیاری کوردستان دەبینیت کە عەلی عەبدولباقی و مام سەعیدە. من وەک ئیرفانی وەسام هەمە و لەگەڵ زۆربەی هونەرمەندە خۆشەویستەکانە کارم کردووە کێشەشم لەگەڵ کەسان نەبووە چکە بە دڵێکی پاک بە نیەتێکی پاک گشتەکەم لەگەڵ هاوڕەکاندا. لەگەڵ ئەم هاوڕانی ئێرەش زۆر مرتاحم وە کاریشم لەگەڵا کردوون، بەڵام ئەم جاریان بەرکەوتم لەگەڵ کاک سەعیدە بۆ یەکەم جارە خۆزگەم بە خۆزگایەتی خوا زووتر بەرکەوتمە بۆیە لەگەڵ کاک سەعیدی خۆشەویست. لە نێوان پێکەنین یاخود پێکەنین و پەیام کامی هەڵدەبژێت؟ هەمیشە کە کارەکەم حەزەکەم پەیامێکم هەبێت، پەیامەکەم پێ باشترە لە پشتی کارەکانەوە. کاک ئیرفان حەز دەکەی کارەکانت ڤیوێکی زۆریان هەبێت یاخود ڤیوێکی تەندروست؟ شەر نییە هەموو ڤیوێک باش بێت، من حەزم لە ڤیو تەندروستە دەست. پەیامت بۆ دیمەن تیڤی کە هەمیشە بۆ تەمینبەرێک بۆ کۆکردنەوەی ئەکتەرانی کوردستان. هەمیشە تا کەناڵی دیمەن هەبێت گەرمەساتیش بەردەوامە بێت، هەر جارە و بەناوێک بە سیزنێکی تازە. سیزنی ئەم جارەمان مەجموعەیە هونەرمەندی باشم لەگەڵایە، هونەرمەندی خۆشەویست بەردەوامە بین، چاوەڕمان بن هەنگاوی باشتر دەنین لە گەرمەسات.